وشوان پێگوت سبحان الله یعنی زۆرش بەشۆکە چی ئەوە ئەوجار ئینتیزاری کردم قسەکانی بکەم. بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان، هێشتان لە محکەمە ئیدارینە دۆسیەی 10/2024 دۆسیەی مەلەفی نەخۆشخانەی مێهرەبانی لە محکەمەیە حکم درا لە ساڵحی مێهرەبانی قەزیەکە چوویتە شوڕای. لە شوڕای ئەو حاکمەیە کە دۆستمە گوتی دکتۆر وا بزانم قەزیەکەت بەراڕێدا دەڕواتێن هەر بزانە ڕەت کراوە. ئەوەندەی ئەمە پێم کرا لە دووی بیمە، بەڵام هەز دەکەم هێزێکی گەورەتر لە بەرامبەرتە ڕەتی دەکاتەوە. ڕۆژێکیان سەعات 11 بەیانی تەلەفۆنەکەم لۆ هات بە ڕەقەمە چی نادیار. تەلەفۆنی کرد دکتۆر درێر دەمەوێت بێمە عیادەت. جەنابەت چێ؟ گوتیان من حاکم فلان کەسم. ئەو حاکمەیە زاوایەکی خۆی دکتۆری پسپۆڕی نەشتەرگەری گشتیە بۆردی هەیە. کچێکی دکتۆرەیە، کوڕێکیشی دکتۆرە. ئەم دەمناسی یعنی بەس دوور بە دووری دەمناسی. هاتمە مارێکا گوتمە خێرزام ئەجا کە تەلەفۆنی کرد ئەم گوتم لە مجەمەع ساڵیمە ئەوەی حاجی ئەیوبی لەوێن دەربوو. گوتم سەعات 5 وەرە لە خزمەتە دەبم. هاتمە مارێک گوتمە خێرزانم، گوتم ئەو حاکمێ تەلەفۆنی کردێ دەیبێتەکنە من وا بزانم لی تێک چووە، چونکە ئەو حاکمەیە نە فەقیرە لە دوو بەلاشەی بگەڕێ، نە ئەمنیش ئەوەندە دکتۆرێکی مەشهورم بێتەکنە من، یعنی لۆ دێتە عیادەی من. ئەمە لە مجەمەعێکی خێرخوازی بە خێر نەخۆشم دەدیت. یعنی ئەو کابرایە زاوایەکەی خۆی بۆردی هەیە لە پسپۆری نەشتەرگەری گشتیە. ئێزاوای خۆی یعنی شەهادەی بەرزە، وەکو من پسپۆری نەشتەرگەری گشتیە. کوڕی دکتۆرە، کچی دکتۆرەیە، یعنی لۆ دێتەکنە من. دووش ئەو کابرای دەورەمەندە، پێویستی بەوەی نییە بێ لە بەلاشەی و عیادەی بەلاش بیتن. یعنی لۆ دێتەکنە من، یعنی ئەمن دکتۆرێکی مەشهور نیمە، یعنی لەبەر چ دێتەکن دکتۆرێکی گەنج. خێرزانم گوتی کو دەبی یعنی حاکمەک نەزانی بستەکەن دکتۆرەکی، باوەڕ ناکەم غەڵەتی کردی بیتن. یعنی ئەو حوار لە بینی من و خێرزانم ڕوویدا لە مارێکە. سەعات 5 بە موعیدی خۆی سکرتێرەکەم هاتە ژۆرێکە، گوتی دکتۆریەکە کاتیە عیمایی لەگەرە. عادەتی ئەو نوع نەخۆشانەمان نەبوو بە عیماوە بێت، شتیوامان نەبوو. لەم زەمعی خێرخوازیار پیرێژن و پیرەمێرد و نەخۆشی فەقیر داتەکەنم. ئەمنیش گوتم پێ برێ بابێتە ژۆرێکە. هات لە کورسەکەی بەرامبەرە من دانیشت، بە خێراتنم کرد. گوتم ئوستاز زەحمە نەبی پرسیارەکەم هەیە لێت، چوەی لێ کردی ئەمن هەڵبژێری ببمە دکتۆری معالجت بەیەکنە من چارەسەر وەربگری. ویستم بزانم غەڵەتی کردیان غەڵەتی نەکردیە. گوتی وەڵڵاهی خزمەکمان هەبوو سەردانم کرد، باسی نەخۆشیەکەی خۆی کرد بوو، کە باسی نەخۆشیەکەی خۆی کرد هات بۆ کنە تو. گوتی زۆر ئیسفادەم لێ کردیە، لۆیەکە هاتیمە کنە تو. ئەمنیش گوتم ئوستاز ئەتوو نەخۆش نی، هێشتا هیچ قسەی نەکردیە، بەس چونکە قەزەی حاکمەکەیت کەم دیتی بوو ئەو جارە چیقەچی گەورەترم بە خۆم دروست بوو. گوتم ئوستاز ئەتوو نەخۆش نی. گوتی ئەدی؟ گوتم خوای گەورە توی نایتە بەرامبەرە من هەندە قسە هەیە دەبی بە تو برێم. وەچوەم پێگوت سبحان الله یعنی زۆرش بەشۆکە چی ئەوە ئەوجار ئینتیزاری کردم قسەکانی بکەم. گوتم ئینسانی موسڵمان کەنجی نەدەبیتە موئمین، یعنی فەرق لە بینی موسلیم موئمین چییە؟ بدایەتی سوورەتی ئەلبەقەڕەی لەبەر بوو لۆی خوێندم. گوتم هەر موسڵمانە کە تا دەبیتە موئمین دووشتی پێویستە. یەکەمینیان پێویستی بە زەمەنەکی هەیە، دووەمینە پێویستی بە معلومەکی هەیە، معلوماتێک بستە ناو مێشی. ئەوجا ئەو معلوماتە لە ڕێگەی کتاب خوێندنەوەیە، لە ڕێگەی جێ لە محازەڕەکی ڕادەگری، لە ڕێگەی ئەوەیە یەکێکی نزیکی دەمری، داچی بابی کچی کوڕی مێردی ژنی دەمری تەفەکوور دەکات بیر دەکاتەوە، لە ئەنجامی ئەوەیە مامۆستایەکی توش دەبی، دۆستێکی دوش دەبی قسەی لۆ دەکا. یعنی ئەو موسلیمە معلومات لەگەر کاتی دەبیتە موئمین. حاکمەکە جوابی دامەوە گوتی دکتۆر تێت ناگەم، یعنی
ڕوونتر باز بکە یعنی ئەمن لۆ چه هاتیم ئێرکوانە چییە یعنی ئەم تێ نەگەویشتم ئەوجا لە عەڵقەچیت کە لۆتان باز دەکەم بزانە چم بەو حاکمەی گوتیە و ئەو حاکمەش کو جوابی داوە و خوای گەورە کو مستەخەری کرد لە بۆ میهرەبانی چاوەڕوان بن لۆیەکە پشت بەخوای و بەستن لە کارەکانتان حەسبی الله و نعم الوەکیل زۆر زۆر گەورەیە ئەگەر تێی بگەی